سال و هەشت ساری دەبێ ویشی دەکەم بەخۆم ئەوم هەیە عن دەستی تەباقیم هەیە ئیشی مەطعەمی برادرش گوتی وەرە لۆ نایە ئیشێ بکەیت چاخانەکەم کڕیەوە چاخانەکەم کڕیەوە و وتمە خواردنەشم لێرە دانایە و گوتی ئەو شێ بکات و دەستاوت بەتامە منجا خواردنی عەمولەمانە دروست دەکەم بەخۆم خێزانەکەم خواردنەکەی عازل دەکەین لە مارێ خواردنەکەی عازل دەکەین سعات یەک خواردنەکەی داوێنە سەرێ لۆ سعات سار 20 دقیقە سارنی و عازل دەبێت سعات سار و نیویش ئەو خواردنە دەرمێ ئێرە دەدەم ئەو خەڵکەی و خواردنەکەشیان بەدرا ئەوە کۆترە زازلەکەی کۆتری زازل ئەوە کۆتری زازلە زاروێ لە کەرکوچی لۆم دێت زاروێ لە بەغدایە لۆم دێ بە جوملە لۆم دێتن هەر زارێ 200-300 قرم لۆ دێ سەر دەبڕین سا دەکەین و ئەوە کۆترە زازلەکەی لە بەغدایە دێ یعنی لە ماران هەیە لە مەزرعان هەیە لە ئاقارش هەلەگە چی بە تۆڕی دەگیرێ مراویەکەش ئەوە مراوی تووچیە مراوی تووچیمان هەیە چیمان بەدەست ناکەوت چیوی زۆر کەمە سارێ ئەگەر یەک مانگەها دە ڕۆژ بێتە بازاڕی ئەگەنا زۆر کەمە بەس ئەو مراوێت تووچیە و شامیە و هەیە بەردەوام هەیەەوە ڕەشۆلەکەش ئەوە بە تۆڕی دەژیرێ بە تۆڕی دەژی لە ئاقاری لە دەرەوەی هەولێرێ بە تۆڕی دەگیرێ ڕەشۆلەکە زۆر بەتامە پێتێر ناخۆی برێ پێتێر بخۆی بەس تامی خۆی هەیە تامەچ خۆشی هەیە کەرەبابی خۆمانەشمان هەیە بارکە ئەویشمان هەیە لەگەر کۆتری گاپەڵەکەش ئەوە گاپەڵەکەیە ئەوە گاپەڵەکەیە ئەوە لە غاباتی لە غابات زۆر بە لە لای دوو بزلۆم لە غاباتی شەنەغەی ئەو گاپەلە بەز لەناو غاباتان هەیە لە هەرناو دەروی هەولێرێ نییە بەخۆی ئەو خواردنەی من بەڕاستی لە بیداتی دەستانە دەست پێ دەکاتە خلاسی بەهارێ هەتا پاش نەورۆز ئەو خواردنە دەڕوە دنیا چەندی ساردی ئەو خواردنە زیاتر دەڕوە کاکە کۆترێک ئەوات ئەو خواردنە بەنسبەت خواردنەی قورس نییە برێ زۆر کەس ئێستا مەعیدەی دێشی ئەو خواردنەی دەخوا سەعاتێک سەعات و هەر ئەوەندە لە مەعیدەی دەمێنێت خواردنەی زۆر سووکە بۆچی کە دەبێت تەیری توار تەیری و باڵندە ئەوانە بەس سەوراتیان نییە ئیفڕین هێت سەوراتیان نییە بێت سەوریە ئەزە خواردنەکە زۆر سووکە خواردنە چەندی بێت تەبیعیە چەور نییە لە بۆ ئینسانی گەلە باشە خواردنام یعنی دووە میش تەماشاکە ئامزی لەگەدا دێنە بیبەری تیژە پیازە ئەو شتان لەگە دەخۆی خواردنەی زۆر ڕێک و پێک و خاوێنە خواخوامە ئێوەرە دەبێنێ بێم لە کوانە بیخۆم یعنی چەندی برێ خواردنەی سووک و خۆشە چەوری نییە بێت چەوری بی بەردەوامی مەلێرێنە ئەگەر هیچ نین هەفتەیەک چار شۆ پێنج شۆ دێنێرە ئەم برادران برانی خۆشەویست ئەم پێکەوەنی هاوڕێنە دێنێرە جێگایەکەش خۆشە خواردنەکەش زۆر خۆشە بە تایبەتی خواردنەکەی ئێرە تاجیل گەڕێکی تاجیلی پێ دەڵێن هەموومان پێکەوە دێن بریان زۆرمان حەز لە نوعی خواردنەوە بە بەردەوامی ئەو فەرعی تاجیلی پێ دەڵێن هەیە قەرەباڕغا لەبەرەوەی قەرەباڕغا خواردنیان هەیە هەتا دوو شوێ سێ شوێ هەتا بەرەبەری بەیانیان خواردن لێرە هەیە چ خواردنەشێت و عەز لێ فۆرکلۆری هەیە کوردەواری هەیە ئاوەدانش لە جێگایەکە لەناو بازارش نێزیکە لە قەڵا نێزیکە ئەوە قەڵایە ئەوەیە یعنی ئەوەی لێرەش هەمووی دۆست و برادەرە هەموو یەکتری دەناسی هەموو بەیەکەوە جوانینەوەوانە لێرەنا بۆ نمونەی سلێمانی دێ کەرکووک دێ موسراوی دێن تورکیا دێن ئەوروپا دێنەوە هەرچی خاستنەوە کوردەکانی لە ئەوروپایە بێتەوە دەبی سەردانی ئێرە بکە سەردانی ئێرەنەکان ناستەوە تعجیل بەناوبانگە لە قەدیمەوە بەناوبانگە خاستنە خواردنی کا گۆرانی ژێرە بەناوبانگە گۆران زۆر خواردنەکانی خۆشە بەڕاستی خواردنەکەش زۆر خاوێنەوە نام أحمد شاب أحمد قديمة ولسه سنة لما فرشت وقتي بلين صاري هشتاوية أو وقتي والله بزر شغلها بو تيما دقت شيش كيك والله أو وقتي يعني كوتلو بلين سوسكو فروز وبور وكو وشتان أو وقتي لما دفرش إيدي بو صاري هشتاودو لبيش تسايخانة مدادنا أو وقتش عينا جواندينو
سفلو بلين تشيشكبو دما فروش لسر زادا عادة رشولا زستانان پیدا دبی بلين لهرمی کردستان بتایبتی بلين مانجی دو 11 پیدا دبیتن حتی کو نهایتی مانجی 4 و بدایتی مانجی 5 او رشولا پیدا دبی ایدی بمرور الزمن كدنيا بلين بلو گرمای درواو او عرض رقد بيتن عادة بخود زين تبي طالب داري لعرض هالرقدي كأو خورا رقد بيتن بداية كرشولة دي دندوكي رجرشة او دار زي مكان ليري زاري ايدي كنهاية كيدي داني هالرقدي كداني دخو عرض رقد بي بمرور الزمن او رشاتينا من بلين دندوكي ما يلو زرداتيك بهذا اللي بخوي سيري دندوكي خوي دكا كتماشات دندوكي زردو ايدي بخوي كود زكا دست زيغايشكا او زي كبلي بفرو بارام سرماي ليا بيشتن صارك او دواتنا بيان نبو بلين او بلين مصلحه ايدي همو تشيوي بو دمان جيت دمان قلت دمان كش دو دمان فروش ايدي اساسا مشترك بدايه دري يعني قرز مشتري هذا اللي وسط كوتري مصلحه يا كوتري مصلحه نيه كوتري مصلحه نيه يعني رشوه مصلحه يا كاك رشوه بخوي عمري كورت عمري دوسي مانجا المصلحه هذا شيء ديت لعين الوقت حقتي مشتري ودل يعني بازارك انت مشاهدك هم دوازنا هم مصلحه يعني اضلوي فرق كريا اذا ما تستكين زار هي من ك او تيرانا دكرم كلوم دي بدايه رسمي لقدقرم كرسمي لقدقرم اذا افضل يكجموها يعني زول مشتري اواني كدم ناس قديم الزمان بين او فاز بس صار عندك مدخون او السقيان من هي بس هي حقتي السقينه بيتن عمل ده موبايل كم ده دين وتشي او دايم مساعده بس ما كيف يشاندم او دخنا عندك او دخوا كودن لتطمئن القلوب يعني حزم ليه بخوم دسكاري كم مشتري نفسي منظره يقدر يوسع من بخود لمتيكا يعني نفس السوبه ونفس قابه ونفس كيرا داري بخود تيكا او ظهر بخوشم هالحزم ليه يعني دست الشتاء ده جيرم يعني دبي زام خيكوا تسوي كيكوا تعمل كيكوا زور مشترين هيا يعني لدروي والله هرم كردستان بين لدروي عراقا بخوي دزاني وقتها كي رشوريت سو وقتها اويك بخوي دزاني بخوي دزاني لي كرسي اصلي يان خدش تيراوي يان خدش سيداوي يان خدش تعزيله سكولي اشكي دزاني كو درينان بنانو جوج بقصار است او تيرا راس كوتر اوصل بتا 6000 اما تفار ب 7000 دفروش رشولا ببين دي بارا وقتانا بدونيم دفروش او استانكا بتا 1500 ايدي اوي كدزاني اللي دزاني لتامكي دزاني معمليناك تدي كسر وسط فيك يا بين السر مرايشي وزنكي لواني 600 غرام بي يعني 650 غرام بي سنة عمراي ماني مراي قلت كمان هي مراي وسط ماني مراي جورة ماني الظاهر يش سعر شيء زيادة أظن مشتري هذه براسي هلا زودة ده دليل ما وسط أو مريش كشي أو ده بابا 500 أو كده يبشش 1000 دي كاكا مريش كوتيش كوترا وتي ببيرم دي وببيرمنا أو يشم كذيا لو أنا شا يعني حتى هيزو بعضو قوت ما بيواز لو يشنينه قناعتك لبريطانيا وهولندا علي رشوري بخاوي عن برديا بخاوي فازبيز رشوري عن بخاو برديا لو ألمانيا ولو بريطانيا كليو لو خوان سال ذاك ندير دروز ذاك بخوای زیاتر ئەو کاتانە دێم کە میوانەکانم دێن لە دەرەوە زیاتر لە میوانم دێن لە تورکیا لە ئێرانێ لە ئەوەی خواردنی فۆلکلۆری کوردی ببینن احتیمالە کابرا لە ماڵێ کۆتری نەخوا یان سوسکەی نەخوا یان کەوی نەخوا بەڵام لێرانە هەیە هەر دەمای عەز دەبێت توانی بێت ئەوڕۆ میوانی منە